حکوومەت هەڵمەتی پشتێنەی سەوزایی لە دام و دەستگا تایبەتیەکان بە مەبەستی زیادکردنی سەوزایی بەڕێوە دەبات، بەڵام بێ ئاگالەوەی بەهۆی خەمساردی حکوومەت لە دابین نەکردنی سوتەمەنی هاوڵاتیان پەنا بۆ بڕینەوەی داری دارستانەکان دەبن و ژینگەی هەرێم بەرەو لە ناوچوون دەبن. لە کاتێکیشدا کە ئەبینین ئەم نامەمانە ئەچێنێتن ئەگەر قەبارەیان بچووک ئەبیتن بەڵام کە دەبینن ڕێژەیەکی هیچگار زۆردار و دەرەخ لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لەم وەرزەدا دەبڕێتن ئەمەش لە ئەنجامی کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە تاخیرکردنی سوتەمەنی یاخود چ لە پێنەدانی سوتەمەنی لە کاتی خۆیدا و هەروە بە تایبەتیش بۆ ناوچە شەخەویەکان ئەبینن کە ناوچە شەخەویەکانی ئێمە نەک بە بەرمیلە نەفتێک و دوو بەرمیلە نەفت چارەسەر نابیتن، بەڵام خۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێتن ڕێگە چارەیەکی باشتر ببینیتن. کەواتە ئەگەر دارێک چێندرا ئەگەر نەپارێزرێ کەواتە هیچ نەکات، کەواتە پاراستنی مەربوطە بە چ پاراستنی مەربوطە بەوەی کە حکوومەتی هەرێم نەفت بۆ هاوڵاتیانی سنوورە ناوچە شاخاویەکان دابین بکە بۆ ئەوەی ئەو دارانەی کە ئێستا هەن نەبڕدرێن نەک ئەوەی بچێندرێ، بەڕاستی پێویستە ئەو دارانەی ئێستا هەیە بپارێزرێن. حکوومەت نەوتی پێویست بۆ هاوڵاتیانی دابین ناکات، لە بەرامبەریشدا هەڕەشەی گرتنەبەری ڕێکاری یاسایی و سزادان لەو هاوڵاتیانە دەکات کە بۆ گەرمکردنەوە داردەبڕن. ئەوە لە کاتێکدایە بەرمیلێک نەوت لە بازاڕەکان بە 265,000 دینارە. ئەو هۆکاری کە خەڵکێتی بۆ دەربڕینەوە هەوڵمان داوە ئەو هۆکارانە دابین بکەین کە هۆکاری خۆگەرمکردنەوە پێویستیانە بەو دارانە، وە لە لایکی تریشەوە بەرامبەر بەو دارە بڕدراوەکان نەمامی نوێ چێنین، ئەمە بۆ خۆی پەیامێکە بۆ ئەوان ئێمە نەمامی نوێ بچین و بایەخ بە نەمامی نوێ بدەین، ئەڵبەت بە بایەخی زیاتر و بە ئاهەمێتی زیاترەوە دارەگەورەکانمان ئەپارێزین و ڕێگریەکەین بە تەواوی لە بڕینەوەیان و ئەو سەرپێچکارانیش ئەوەی کە تایسە بینراون دراون بە یاسا. زۆربەی گوندەکانی دەڤەری سۆران کەوتونەتە ناوچەی کوێستانی، ساڵانە پێویستیان بە 5 تا 6 بەرمیل نەوت دەبێت، لە کاتێکدا حکوومەت بە 1 بەرمیل نەوت دەیەوێت هاوڵاتیان زستانی سارد و سەخت بەڕێ بکەن. و ئەم ساڵش حکوومەتی هەرێمی کوردستان بە دابینکردنی نەوتی سپی بۆ بەتایبەتی ناوچە شاخاویەکان هەوڵمان داوە پێش هاتنی وەرزستان ئەم ناوتە دابەش بکرێتن و هەلا هەوڵی بەردەوامیش داین، بەڵام لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەو سامانە سروشتیەی کوردستان بە بڕینی دار لەوانەیە بتوانن دەرسکەی کە بدۆزنەوە بۆ ئەوەی بابەتی خۆگەرمکردنەوە بەکاربێنن، بەڵام بڕینی دارستان پێشی هەر هەمویان ئەوانی کە لەو شوێنانە دەژین ئەوان تێدا زەرمەندی یەکەم دەبن. بەپێی زانیاریەکان زیاتر لە 100,000 دار لە سنووری ئیدارەی سۆران تاوەکو ئێستا بڕاونەتەوە. بەردەوامی ئەو داربڕینەوەیەش مەترسیەکی جدیە بۆ سەرژینگەی ناوچەکە، ئەوە لە کاتێکدایە خاچی هەرێم پڕیەتی لە سامانی سروشتی، بەڵام بەرهەمی ئەم نەوتە خزمەتەکەی دەچێتەوە باخەڵی دەسەڵاتداران و هاوڵاتیانیش ڕۆژ دوای ڕۆژ بار و دۆخیان خراپتر دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.